مامۆستا عومەر مامۆستا دانا مامۆستا دانا گیان عەفو ئەڵێ مامۆستا دانا بۆ بەیان یەبێ دەبابەیەکمان دەستکەوێت دەبابێ شک نابێ خۆم کەم بە خۆ پیشادانەکانە وەرە بڕۆ قەشمەر لێرە مۆسای قەشمەری قۆمچە ئێستا قەشمەری قۆمچە بڕۆ لێرە مۆسە. ئەمە ناوی دانا چاوڕەشە و بەشێک لە هەوادارانی پێی دەڵێن سەرۆک دانا و هەندێکیش بە عومەر دەبابان ناوی دەهێنن. بەهۆی زۆری تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئاسان بەکارهێنانیانەوە لێرە و لەوێ کۆمەڵێت کەس لە ڕێگەی پەخشی ڕاستەوخۆ و ڤیدیۆی زۆرا و زۆرەوە دەبنە قوربانی ناو ئەو تۆڕانە و چەندین ڤیدیۆ و بابەتی نەشیا و لە سەریان بڵاو دەبێتەوە. دانا چاوڕەش یەکێکە لەو کەسانەی بۆتە قوربانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ڕێگەی پەخشی ڕاستەوخۆوە پاش تووڕەکردنی چەندین قسەی نەشیا و خراپ ئاراستەی خەڵک و سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان دەکات. بەڵێ بیدوی کرده لەسەر ئەڵێ بێت لە مەتارە هەڵێ واسن ئیشاڵڵا تەخت دەبێ خۆت و مامەفاندا هەموو سەگە کۆیلەکانیش بڕۆ لێرە ماوەستە گەمژە. ئەو حزبێکی بۆ خۆی دروست کردو و لە ڕێگەی ڤیدیۆکانیەوە بانگەشەی بۆ دەکات و هەمووان بانگێش دەکات بۆ ئەوەی ببنە ئەندام کە ناوی لێناوە حزبی مەردان. سەرۆکدانا حیزبی مەردان ئیمپراتۆری کورد و کوردستان. دانا لە یەکێک لە شارەکانی بەریتانیا دەژی و وا دەردەکەوێت لەگەڵ کۆمەڵێک کەسی دیکە پێکەوە بن لە خانوویەکدا چونکە بەردەوام لە پەخشە ڕاستەوخۆکانی چواردەوری خەڵکی لێە و قەرەباڵغا. زۆربەی هەوادارانی بە عومەر دەبابە تووڕەی دەکەن و ئەویش لە بەرامبەردا قسەی نەشیا و ئاراستەی پیرۆزیەکان و هەموو خەڵکی دەکات. پرسیارێکمە بوو. بەڵێ ئەو ڕۆنی دەبابە گۆ لەکوێ گۆڕیتەوە؟ ئەو ڕۆنی داوایە ئەو خۆ دەزانی لەکوێ دەگۆڕم. بڕۆ بۆسکەی ختارێکە. ئەو ئێستا یەکێکە لەو کەسانەی بۆتە قوربانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڤیدیۆکانیشی بە ڕێژەیەکی زۆر بینەریان هەیە. یەکەبێکە چاتۆن مازێک ئاز زۆر خۆشەویستن لە خزمەتان داین شێریکەن و ڕێویکەن و پشیرەکەن و پڵنگیکەن لە خزمەتان داین.